ڕێکخراوی قوتابیانی کوردستان پیرۆزبایی ساڵی نوێی خوێندن لە قوتابیان دەکات. لە ڕاگەیەنراوێکدا ڕێکخراوی قوتابیانی کوردستان بابۆنەی هاتنەوەی ساڵی نوێی خوێندنەوە پیرۆزبایی لە سەرجەم قوتابیان و خوێندکاران و کەسوکاریان و مامۆستان دەکات. لە بەشێکی ڕاگەیەنراوەکەدا هاتووە ئاشکرا یەکێک لە کەرتە پڕکێشەکانی هەرێمکەرتی پەروەردەی و لە ڕابردوودا لالان کابینە جیاوازەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پێویست گرنگی پێنەدراوە. وازێنانی ئەو ژمارە زۆرەی قوتابیانیش لە خوێندن بەڵگەیەکی حاشا هەڵنەگرە و بەرەنجامی ڕاستەوخۆی ئەم گرفتانەیە لە بەشێکی دیکەی ڕاگەیەنراوەکەدا ئاماژە بەوە کراوە. پێویستە کابینەی نوێی حکوومەت و وەزارەتی پەروەردە وەکو بەڵێنیان داوە با گوڕوتینەوە کار بۆ کێشەکانی بواری پەروەردە و خوێندن بکەن و ڕێ لە دابەزینی بەلێشاوی چۆنایەتی و کواڵێتی خوێندن لە هەرێمی کوردستان بگرن. ڕێکخراوی قوتابیانی کوردستان ڕاشی دەگەیەنێت وەکو ڕابردوو چاودێریکار و هەنگاوەکانی پەیوەندیدار بە پەروەردە و خوێندنەوە دەبن و لە داهاتوویەکی نزیکیشدا یاداشتێک پێشکەشی لانە پەیوەندیدارەکان دەکەن لەبارەی کەرتی پەروەردە و فێرکردن و هەروەها ئاستەنگەکانی بەردەمیەوە لە پێناو چارەسەرکردنیان.